سڵاوتان لەبێ ئێرە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی پارێزگای سلێمانیە دیارە بەڕێوەبەرایەتەکە چەندین کاری زۆر لە خۆ دەگرێت کە بۆ هاوڵاتیان و خزمەتگوزاری پێشکەشی دەکە هەل لە دەرێنان و نوێکردنەوەی پاسپۆرتەوە هەم لە کۆمەڵک کاری تایبەتۆ دیارە بە هەوڵ و مادووبوونێکی زۆری بەڕێوەبەرایەتیەکە و بە پەیوەندیکردن بە وەزارەتی دەرەوەی عێراقی دیارە فەرمانگەی کی نوێ وا بڕیارە لە سنووری پارێزگاکەدا بکرێتەوەنێ کە کاری کار ئاسانی دەبێت بۆ هاوڵاتیان بە تایبەت هاوڵاتیانی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان ژیان دەکەن ئەخۆ هەر مامەڵەیەکی پاسپۆرتیان هەبێت کە لە ڕابردوودا پێویستی کرد ببێنەوە ناوخۆی هەرێمی کوردستان و چەند ڕۆژێک بخانێ هەتاوەکو مامەڵەکانیان تاو دەکەن بەڵام ێستا لەگەڵ کردنەوەی ئەم فەرمانگە نوێدا هاوڵاتیان کارەکانیان بە شێوەیەکی ئاسان و سادە تەنها لە ماوەی ڕەنگە چەند کاتژمێرێکی کەمدا لە ناو سنووری پارێزگای سلێمانی و لەو فەرمانگەیدا کارەکانیان بۆ جێبەجێ دەکرێت من بۆی کە گفتوگوی زیاتر لەسەرم بابەتەوە چەند پرسێکی دیکەی پەیوەست بە پاسپۆرتی پارێزگای سلێمانیەکەم ئێستا بەڕێز ئەمیدی مافبەروەر بەڕێز کاک سالار عەبدوڵڵا میوانمە کە بەڕێزیان بەڕێوەبەری پاسپۆرتی پارێزگای سلێمانی. کاک سالار سڵاوت لێبێ. ئەگە بکرێت سەرەتا زانیاریم بیتێ لەسەر و فەرمانگە نوێی کە دەکرێتەوە کاری چی دەبێ و چۆن بڕیارتانە لەسەرکردنەوەی فەرمانگە؟ بەڵێ ئێمە تبینیمان کرد هەموو ڕۆژێ 150 هاوڵاتی لە نزیک 150 هاوڵاتی کارەکانیان لە سلێمانی تەواوەکەن دوای ئەوە بێ بچن بۆ هەولێر لەوێ لە فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە مۆر و ئیمزای دۆکۆمنتەکان بکەن و دوای ئەوەش ئەبێ بچنە وەزارەتی داد هەر لە هەولێر لەلایەن بەڕێوەبەری گشتیەوە مۆر و ئیمزای دۆکۆمنتەکان بکرێ و بەوەش ناوەستێت ئەبێ ئەم هاوڵاتیە بچێ بۆ بەغدا لە بەغداد بچێتە ناوچەی سەوز منطقەی خەزرا لەوێ ئەمان لە ئەمانەی عامەی مەجلیسی وزەرا ممثلەی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە نوێنەرەتی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە لەوێ مۆر و ئیمزا بکرێ وەکو بەڕێستان ئەزانن چوونە ژورۆ و ناو منطقەی خەزرا ئاسان نییە خۆی لە خۆیان ناڕەحەتی زۆری هەیە چونکە منطقەکە داخراوە و دوای ئەوەش کە ئەو کارەی دەوێت تەواو کردە بێتە دەرەوە لە ناوچەی سەوز بێت بۆ ساڵحیە وەزارەتی دەرەوەی عێراقی لەوەیە لەوێ لە فەرمانگەی ڕاستاندن لەوێ دۆکۆمنتەکانی مۆر و ئیمزا بکرێ جاری وا بوو هاوڵاتی لەوێ پێیانەوت تۆ دۆکۆمنتەکەت ئەم بڕگەی نوقسانە ئەبای بەهاتایوسەر لە نوێ دەستی پێ بکرداوە کارێکی زۆر ناڕەحەت بوو زۆر بێمانە بوو. جاناوی کاقوبات تاڵەبانی جگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەم باسی زانی کە هەموو ڕۆژێک 150 هاوڵاتی ئەم ناڕەحەتیە زۆریان تووشە بێت ڕایسپاردین کە چارەسەرێک بۆ ئەم کارە بدۆزینەوە و ئاسانکاری بۆ هەوڵاتی بکرێت و کارەکە بە شێوەیەکی تەواو بگۆڕێ. ئەوە بوو لە ماوەی 8 مانگی ڕابردوودا دەیان جار سەردانی بەغدادمان کرد و سەردانی وەزارەتی دەرەوەی عێراقمان کرد و لە ڕێگەی بەهەڵ و مانوبوونی تیمێک کە پێکاتون لە جناوی کاقوبات تاڵەبانی هەروەها پارێزگاری سلێمانی کاکتۆر هەواڵ هەروەها جەنابی سەرۆک کۆمار کاکتۆر بەرهەم توانرا بە هەوڵ کۆشی هەموو لایەک کەوا ئەو کارە ئاسانکاری تەواو بکرێت و ڕەزامەندی وەزارەتی دەرەوەی عێراق وەربگیرێ بۆ ئەوی لە یەکەم جاردا لە مێژووی سلێمانیا فەرمانگەی ڕاستاندن و دایرەی قۆنسولیە کە سەر بە وەزارەتی دەرەوەی عێراق بێتە شاری سلێمانی و لێرە کارەکان بۆ هاوڵاتیان ئەنجامدا. تاکو ئێستا دوو تیم هاتوون تیمێک لە مانگی 12 هاتن لە وەزارەتی دەرەوە لە سلێمانی گەڕانێکی باشیان کرد تاکو لە سلێمانی بینایەکیان دەستنیشان کرد و بیناکەیان دیاری کرد کە ئەوە فەرمانگەکە بێ و تیمی دووەم هەفتەی پێشوو لێرە بوون 5-6 ڕۆژ لێرە بوون من لە خزمەتیانە بووم بیناکەیان تەسیس کرد تەجیز کرد هەموو شتەکانیان تەواو کرد تێستی کۆمپیوتەرەکانیان کرد و ئاڵایان دانا و هەموو کارەکانی تەواو بووە. ئێستا ماوەتەوە ئەوەی کەەوە ئەوان گەڕانەوە وێ راپۆرتێکیان پێشکەشی وەزیری دەرەوە کردووە و بۆ ئەوەی وەزیری دەرەوە بێ ئیفتتاحی قۆنسولگەرێکە بکە فەرمانگەی ڕاستاندن بکە. وەزیری دەرەوە ئێستا لە داڤۆسە و کە بۆیە چاوەڕێەکەم بگەڕێتەوە تاکو بە ئیفتتاحەکەمان بۆ بکە. ئەم هەمومان و بوونەی هاوڵاتیان لە نێوان سلێمانی هەولێر و بەغدادا ئێستا بە پێی ئەو زانیاری لە تیمەکە وەرمانگرت لە ماوەی نیم سەعاتە تەواو بێ. یعنی تۆ لێرەوە چیت هەولێر لە هەولێر ئەو هەموو دائیرانە دوای بۆ بەغداد ئەو هەموو شوێنە و 20 ڕۆژێکی خایەن هەندێک کەسە بوو نەیەوێرە بڕە. ئێستا هەمووی لە ماوەی نیم سەعاتە کارەکانی هەر لە شاری سلێمانی تەواو بێ و خۆشبەختانە ئەمە بە سلێمانی ناگرێتەوە بۆ نمونە پارێزگای کەرکووک ئێوێنە ڕۆ بۆ بەغدا دیالە خانەقین هەڵەبجا ئیداری ڕاپەڕین ئیداری گەرمیان ئەتوان لێرە کارەکانی ئەنجام بدەن. هەروەگەر هاوڵاتیەک سوتوە ڕێککەوتە
سلێمانی خەڵکی دۆک بوو یا هەولێر بوو ئەتوانێت بە لێرە کارەکەی بۆ بکەین لە ماوەی ساعت شەتەوە هیچ مشکلێکی نابێ بۆیە کار ئاسانێکی زۆرە بۆ هاوڵاتیان لەمە دووە و ئەو ناڕەحەتی و بارگرانیان لە کۆڵە بێتەوە و دەستکەوتی گەورەیە بۆ شارەکە بن. ئیدامەدانی ئەم فەرماگەیە لەسەر ئەستۆی پامانشەوە حکوومەتی عێراقی وەزارەتی دەروی عێراق بێ یاخود پەیوەندیدارە بێ بە بەڕێوەبەرایەتێکی بەڕێستانەوە. ئەم فەرمانگەیە کە ئەکرێتەوە ئینشەڵا لە هەفتەی داهاتوودا ڕاستەوخۆ سەر بە وەزارەتی دەرەوەی عێراق بێ و مۆزەفی ئەوەی بۆ دێت و لە بەغدادەوە دێن چکەوانە تەخویل کراون سەلاحەتیان هەیە مۆر و ئیمزاکانیان بە سەرانسەری قونسولیات و سەفارەتەکان لە جیهانە بڵاو کراوەتەوە هەروە لە هەموو عێراقا بۆ ئەوی بناسرێتەوە بۆیە ئەوان خۆیان دێن لێرە کارەکان نەجەندن و دایرێکی اتحادیە بێ بۆ یەکەم جار لە شاری سلێمانی لەوێ ئەکرێتەوە بڵێ یەکەم جار لە هەرێمی کوردستانیش بەڵێ زۆر سپاس کاکسارە بەدەر لەم بابەتە ئەمێ پرسێکی ترت لەگەڵا باسکەم کەویش پرسی پەیمانگایەکە کە دەکرێتەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش دەرچوانی زانکۆکان دەتوانن سودمەند بن بۆ خوێندکار لەو پەیمانگای دواتە بەدەزەنانی هەلیکار لە وەزارەتی دەرەوە لە کۆنسوڵیەتەکانی عێراق لە سەرانسەری جیهانداگە بکرێ زانیاریم بێتە لەسەر و بابەتە. بەڵێ ئێمە تەمەن تەوەری دووەم ئەم باسێ پەیوەندی بە تەوەری یەکەمەوە نیە زۆر جیاوازە ئێمە لە میانەی سەردانەکانمان بۆ وەزارەتی دەرەوە دەبێت پەیوەندیەکمان پێیا کرد و خەڵکی زۆرە ناسین تێبینیمان کرد کەەوە چەند ساڵ جارێک پەیمانگای دیبلۆماسی لە بەغداد لە وەزارەتی دەرەوە ئەکرێتەوە هەر کەسێک دەرچووی زانکۆکانە و بەکەلۆریۆسی هەیە لە بوارەکانی سیاسە ئاداب زمانی ئینگلیزی فەڕەنسی ڕووسی ئیسپانی هەروەها دەرچووی بەشی ڕاگەاندنە سەحافەیە و هەروەها ئیدارە ئابووری ئامار ئەتوانن بچنە سەر لینکەکەی وەزارەتی دەرەوە و فۆرمەکان پڕکەنەوە و بۆ ئەوەی پێشکەشیکەن لەو پەیمانگایە وەرگیرن ئەو پەیمانگایە چەند ساڵ جارێک لە وەزارەتی دەرەوە کرێتەوە کە بۆ خوێندن بۆ ماوەی ساڵێکە بە شێوەیەکی گشتی جاری وهەیە وەزیر کات بە 6 مانگ کەواتە لە 6 مانگ بۆ ساڵێکە لە بەغدا خوێنن و کە وەرەگیرن لەوێ دوای ئەوە ئەبن بە مۆزەف تەعینەکرێن لەسەر و میلاکی وەزارەتی دەرەوەی عێراق و دوای ئەوی پرۆسەیەک فێرکردنیان فێریانەکەن کە چۆن ببن بە دیبلۆمەتکار ئەو کاتە ئەچنە دەرەوەی وڵات لە سەفارەتەکانی دەرەوە لە ئەوروپا لە ئەمریکا لە وڵاتانی کە لەوێ ئەبن بە مۆزەف لەوێ دەوامەکەن و نوێنەرایەتی حکوومەتی عێراقیەکەن و نوێنەرایەتی کوردەکەن بۆیە پێمان خۆش بوو ئەو فرسەتە بقۆزینەوە لە میانەی هەوڵەکانمان کە چوین بۆ کارەکانی کەمان لە بەغداد وەکو کارێکی شخصی لاوەشی کارمان لەسەر ئەوە کرد کەەوە ئەم پەیامە بگەین بە هەموو ئەو خوێندکارانی کە دەرچووی زانکۆن و بەکەلۆریۆسیان هەیە لەو بوارانەیە ئێمە لەسەر حسابی خۆمان هاتین ئەو فۆرمانەمان هەموو کۆپی کردووە شتەکانمە وەرگردووە داتاکان و لێرە هەر کەسێک بێسەردانمانەکات بۆ ئەوەی بەرچاوی ڕوونکەینەوە چۆن ئەم پرۆسەیە بەڕێوە بچێ و پێمان خۆشە زۆرترین ڕێژەی کورد بەشدار بن لەو بابەتە بۆ ئەوەی لە دەروی وڵاتە سەفارەتەکان ڕێژەیەکی باشمان هەبێ و خۆشحاڵە بین کە بێن سەردانمانکەن بۆی هاوکاریانکەین و تاکو ڕۆژی پێنجشەممە دوامۆڵەتی وەرگرتنە یعنی 2 ڕۆژمان لە بەرماوە بۆیە لە ڕێگەی بەڕێستانەوە هەر کەسێک گوێی لەم بابەتەیە و دەرچووی زانکۆیە لەو بوارانەی کە باسمان کرد با بێسەردانمانکەن ئێمە دیسان فۆرمەکانی دەینێ و دیسان ئاسانکاری تەواوی بۆکەین بۆ ئەوی بە خۆشبەختان لە وەرگیرێت. سپاس کاکسەر بۆ کۆتا پرسیارمە بێ باسێکی کار و چالاکیەکانی ناوبڕێوەبەرایەتەکەم بۆ کرد لە ئێستادا مامەڵی دەرێنانی پاسپۆرت نوێکردنەوەی پاسپۆرت بە شێوەیەکی چۆنە چێ بڕێوان بڵێ ئەگەر بێتەوە یادمان ئێمە چەند ساڵێک پێش ئێستا کاتێک کە دایرەکەمان لە پشتی تەربیەوە بوو لە بەختیاری لەوێ هاوڵاتیان ناڕەحەتی زۆریان تووشە بوو ینی هاوڵاتیان بە درژایی شەو لەسەر موقەبایە لەسەر بەتانیەک لەسەر بەر دەرگا ئەخەوتن بۆ ئەوی ڕۆژ بێتەوە تاکو سەرەی پاسپۆرتیان بەرکەوێ و جاری وە هەبوویان و چەند مانگ شکۆرەوە و واستە و عیلاقات و ئەوانە خۆشبەختانە ئەوانە هیچی نەماوە ئەو کارانە هەموو ئاسانکاری تەواوی بۆ کراوە و دوای ئەوەی کەەوە هاتیینە ئەم بینە نوێی ئێستا لەسەر فەرمانی جەنابی کاقوبا تاڵەبانی ئەو کاتە
دروست کرا و ئێستا لەسەر ئاستێکی سیستەمی ئەوروپی دروست کراوە و هەر هاوڵاتیەک دێت کارەکەی هەمان ڕۆژ بۆ بەڕێخرێ ناڵێن سرە ناڵێن فلان ڕۆژ وەرەوە بۆ نمونە دوێنێ 1250 هاوڵاتی معاملەیان کردووە لێرە و 600 هاوڵاتی هاتوون پاسپۆرتیان وەرگرتەوە نزیک 1800 کەسێک هاتووە دوێنێ بۆلامان هەر دوێنێ پێشەوەی دەوام تەواو بێ کارەکانیان تەواو بووە ئەمڕۆ زیاد لە 1100 کەسر هاوڵاتی هاتووە بەس بۆ معاملات 600 هاتووەتەوە دیسان بۆ ئەوەی پاسپۆرتەکانیان وەرگرنەوە بە هەمان ڕێژە نەدوێنێ و ئەمڕۆ کەس نەهاتووە بۆ لای من بڵێ من گلەیم هەیە لەسەر ئەو ئەدا کەچی ئەو ڕێژە هاوڵاتیانە سەردانیشمانەکەن بەو ڕێژە بەرزەش لەگەڵ ئەوە شەکارەکان زۆر بەباشی ئەچێ بڕێوە و بە پێی داواکاری هاوڵاتیەکە هیوا هەیە ئەڵێ نەخۆشم یا بەپەلەم لە ماوەی شەو ڕۆژەکە بۆی تەواوەکەین و ئەگەر ئاساییش بێت پەلەشی نەبێت ئەوە بە خۆی بە ئاسایی لە ماوەی 3 ڕۆژە تەواوە بێت و بێ بە خاوەنی پاسپۆرت بۆیە خزمەتگوزاری پاسپۆرت ئێستا لە ئاستی جاران زۆر جیاوازی هەیە تەنانەت ئەوەیانی کە دێن لە دەروی وڵات باسی ئەم دایرەیەکەن و سەرەڕای ئەوەش ئێمە توانیمان دایرەکانی ئەم ساڵی ڕابردوو 2019 لە سنووری دەڤەری ڕاپەڕین و پارێزگای هەڵەبجەش 2 دایرەی پاسپۆرت بکەینەوە ئەوە وای کرد کەوا ئێمە ڕێژەی ئاماری پاسپۆرتمان لە چاو ساڵی 2010دا 100,000 پاسپۆرت زیاتر بێت یعنی لە 2019 ئەو پاسپۆرتانی بەرهەم هێنراوە لە سلێمانیا زیاترە لە 2010 بە ڕێژەی 100,000 ئەم ساڵ 224,000 پاسپۆرتمان بەرهەم هێناوە بە بەراورد لە ساڵی ڕابردووە کە 125,000 پاسپۆرت بوو ئەمە مانای ئەوە ئەگەیەنێکەوە ئەو خزمەتگوزاری کەوا لە هەڵەبجە و لە ڕانیا گەیشتۆتە نزیک هاوڵاتی ئاسانتر پێیەگا دەسی زووتر پێیەگا بۆیە ئاماری پاسپۆرتەکان بەرز بۆتەوە لە هەمان ڕوانگەوە جەنابی کاقوبات ڕایسپاردوین کەوا لە سنووری لە سنووری قەزای چەمچەماڵیش پاسپۆرت بکەینەوە بۆ ئەوەی ئەوانەی خاوەن شەهید و ئەنفالن و کارەساتی کیمیابارانیان بەرکەوتووە لە سنووری قەزاکە کاتی ڕژێمی باسی گۆڕ بەگۆڕ پێویست ناکە ئەو ڕێگە دوورە ببڕن و بێنە ئێرە هەر لەوێ ئێمە لەوێ دایرەیە بکەینەوە و لەوێ لە خزمەتیانە بین بۆیە توانیمان هەر ساڵی ڕابردوو ڕەزامەندی بەغداد وەرگرین خۆشبەختانە و ڕەزامەندی هەولێر وەرگیرا لە وەزارەتی ناوخۆ هەم خۆشبەختانە ماوەتەوە ئێستا بینایەک دەستنیشان کراوە لە چەمچەماڵ و پێداویست مودی بەڕێوەبەرمان بۆ تەرخان کردووە و ماوەتەوە پێداویستی ناو بیناکە پێداویستی ناو بیناکە ئێستا لە وەزارەتی ناوخۆیە قرارە لەم ڕۆژانەیە جەنابی وەزیری ناوخۆ ڕەزامەندی لەسەر بدا ئەو کاتە تیمێک دێن لە بەغدادەوە بۆ ئەوەی ئامادەیکەین تا بەڕوبڕووی هاوڵاتیانە بکرێتەوە ئێمە لێرە کارەکانمان هەوڵە دەین بیر لەوە بکەینەوە کە چۆن هاوڵاتی ئاسانتر بێ بە خاوەنی پاسپۆرت خزمەتگوزاری زووتر پێ بکە یەکێ لە کارە گرنگەکانی کەشمان کە کردومانە هەر فرسەتێکە لە حزوری جەنابتانە ئەویش ئەوەیە پێشتر هاوڵاتیەک کە نەخۆش بووایە یا ئەمەلیاتی کردایە سیرەکەی بە ناڕەحەتیشی زۆرەوە بە عارەبانی ئەوە خاوەن پێداویستی و ئاهات بۆ ئێرە هیوا هەبوو سۆندەی ئەمەلیاتەکەی پێوە بوو یا قەنینەی ئۆکسجینەکەی پێوە بوو هیوا بوو سوتا بوو بە ناڕەحەتیشی زۆر ناچارە بووە بهاتە ئێرە ئێمە ئەم باسەمان لای جەنابی کاقوبات باس کرد وتمان ئەمە کێشەیەکی گەورەیە پێویستە هاوڵاتی ئاسانکاریکی بۆ بکەین بەم شێوەیەداوە هەنێ پێداویستی و هەنێ جیهازمان کرد ئەوە بوو بۆیان دابین کردین و ئێستا ئێمە تیمی مۆبایل تیممانێ ئەم مۆبایل تیمە ئێمە ئەچین بۆ ماڵان بۆ خستەخانەکان ئێمە ئەچین بۆ لای ئەوان نایانین ئەوان بێت لە ماڵەوە کارەکانیان بۆکەین ئیتر لە گەڕەکەکان بێ لە شار قەزا و ناحەکان بێ لە شوێنە بێ لە خستەخانەکان بێ ئێمە کارەکانیان بۆکەین و ئەو لە شوێنی خۆی بێت لە ناو جێگەی خۆی بێت نایانین ئەو بێ بۆ لای ئێمە لەوێیانەکەین بە خاوەنی پاسپۆرت ماوەتەوە یەک شتی زۆر گرنگ ئەویش ئەوەیە ئەم مۆبایل تیمە لە وڵاتی دووبەی کە باشترین سیستەم بەکارێنن لەوێت ئۆتۆمبیلێکی تایبەت هەیە ئۆتۆمبیلەکە نزیک 3 دەفتەر 4 دەفتەرە هەندێک پێداویستی زۆر تایبەتی تایە تایبەت کراوە بە مۆبایل تیم بۆ سەردانی نەخۆشەکان ئەمە پێشکەوتترین مۆبایل تیمە داوامان کردووە لە بەڕێز پارێزگاری سلێمانی وەزارەتی ناوخۆکە بۆمان بکڕن ئەوە چەند ماین کە چاوەڕێین تا ئێستا نەکراوە هیوادارین بە زووترین کات بتوانین ئەوەمان دەستکەوێت تاکو بە شێوەیەکی مۆدێرن وەکو لە دووبەی هەیە بچینە خزمەتی خاوەن پێداویستی و نەخۆشەکان و لەو ئاستە بەرزیا خزمەتیانکەین
ڕێزکاک سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی پارێزگای سلێمانی سوپاس بۆ تەواوی زانیاریەکانت بەڵە خۆشەویستان ئەوەی کە گوێبیستی بوون زانیاری تەواو بوو سەبارەت بەکردنەوەی فەرمانگەی ڕاستاندن لە چەند ڕۆژی ئایندەدا لە سنووری پارێزگای سلێمانی هەروە بۆ کەسانی کە خوازیارن لە پەیمانگای دیبلۆماسی خوێندن بکەن و بتوان لە ساڵانی ئایندەدا کار بەدەستبێنن لە نێو کۆنسڵگەریەکانی عێراق لە سەرانسەری جیهاندا ئەوە دەتوانن بە پێی زانیاریانی کە لە زاری بەڕێز کاک سالار و گوێبیستی بوون دەتوانن ئەو فۆرمە پڕکەنەوە کە تەنها مۆڵەتی 2 ڕۆژ ماوە هەتا ڕۆژی پێنجشەممە دوا بەدوایەوە مۆڵەت نامێنێ بۆ پڕکردنەوەی فۆرمەکە بۆیە چاوەڕێ دەکرێت ژمارێکی بەرچاویش لە دەرچوانی زانکۆکانی هەرێمی کوردستان بەشدار بن لە پڕکردنەوەی ئەم فۆرمەدا.